بشكنفتمان لە ماڵێ نەبوو یعنی دوو منداڵم بەخوا لە غورفەی سارد ناتان دەرسیش بخینەوە دەسرمە زۆر سپاسیان دەکەم. لەم کەش و هەوا ساردەی وەرزی زستاندا کە سەختی ژیان و کرەی خان و پێداویستیەکان باری سەرشانی خێزانەکانی قورستر کردووە، خانەوادەی خاوەن منداڵانی بێباوک دەستگای خێرخوازی سۆمای چاوان وەک تاکە ئومێدی خۆیان دەبینن. لێرە زیاتر لە 270 خێزان کە لەلایەن دەستگای خێرخوازی سۆمای چاوان و بە هاوکاری خێرخوازان کەفالەت کرابوون نەوتیان بەسەر دابەش کرا. ئەو نەوتە دابەشکرا باوەڕکە یعنی یەک پشکنفتمان لە ماڵێ نەبوو یعنی دوو منداڵم بەخوا لە غورفەی سارد یعنی ناتان دەرسیش بخینەوە دەسرمە زۆر سپاسیان دەکەم. خوای گەورە پاداشتیوان و پاداشتی هەر خێرخوازەکانش بداتەوە ئینشاءالله. لە کاتێکی وها دابەشکرایە بەڕاستی ئینسان زۆر پێویستی بوو نازانم یعنی وەسفیەوەی بکەم کە شانی چ سپاسێکن ئێوە و هەم خێرخوازانش. ئەگەر نەفت بی هەر چێکی بی لە خوای بەس زیاد بی بەس ئەم ئەو ڕچارتی تکان نەفت لە سۆمای چاوان وەردەگریت سوپاس بۆ خوا. ئەگە ئەوان نەبن ئەگە ئەو خێرخوازان نەبی ئەو ڕۆکەس بنداری بێ باوچی پێ بەخێو ناکرێت. زۆر گرنگ بەڕاستی یعنی وەزعمان خراپ نەمان دەتانی پێ بکەین لەبەر کارەبایەکە ناتوانین پێکەیتەری نەفتیشمان نەبوو زۆر گرنگ بوو لە بۆمان بەڕاستی. دەستاویان خۆشبی قەلبیان ساق بی خوا خەیران بنووس یا ڕەبی خوا پاداشی خەیرم دە یا ڕەبی بەڕاستی یعنی ماڵە مەگەرم دەکەنەوە زۆر دڵخۆشی کە بە نەفتمان دەدەنی دەستاویان خۆش بخوا خەیران بنووس یا ڕەبی. دەستگای خێرخوازی سۆمای چاوان بڕی 105 بەرمیل نەوتی لە ڕێگەی خێرخوازانەوە ئامادە کرد. دواتر بە 4 قۆناغ بەسەر ئەو خانەوادانەی خاوەن منداڵی بێباوکن دابەش کرد. بۆ ئەم ساڵی وەکو ساڵان هەڵسان بە دابینکردنی نەوت بە بڕی 105 بەرمیل نەوت کە دابش دەکەین بەسەر ئەو خانەوادانەی کە منداڵی بێباوچیان هەیە. تا ئێستا پرۆسەکە بەردەوامە چارەمین ڕۆژی پرۆسەکەیە 271 عائیلەمان بەڕێ کردووە و بڕی هەر عائیلەیەکیش بڕی 6 لتر نەوتیان پێدەدرێت. لە ماوەی تقریبا 4 ڕۆژدا دابشکرا لە 13 مانگەوە دەستمان پێکردووە تا ئێستا ئەمڕۆ وەلەم ڕۆژەوە دەکاتە 4ەم ڕۆژی پرۆسەکە بەردەوامی لە دابینکردنی نەوت بۆ ئەو ماڵانەی بەڵام لە داهاتوش ئینشاءالله بەردەوام دەبین. جیاواز لەوەی دەسەڵات بەرامبەر بە موچەخۆران دەیکات دەستگای سۆمای چاوان مانگانە بڕی هاوکاریەکانی منداڵانی بێباوک پاشەکەوت ناکات و لە کاتی خۆیدا دابەشی دەکات و لە کاتی قەیرانە سەختەکاندا هاوکاریەکانی بۆ منداڵە هەژار و کەم دەرامەتەکان چڕتر دەکاتەوە و بە پاڵپشتی خێرخوازان پرۆژەی گەورە ئەنجام دەدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.